لەگەڵ هاتنی وەرزی گەرما ڕووباری سیروان جمەی دێت لە خەڵک ئەوانەشی دێنە ئێرە بۆ مەلەکردن ڕای جیاوازیان هەیە هەندێک دەڵێن بۆ خۆفێنەکردنەوە و ڕزگاربوون لە پلەی گەرمای ناوچەکەمان دێن و هەندێکیش دەڵێن وەک حەز و وەرگرتنی چێژ دێنە ئێرە کە هاوین دێ پلەی گەرما بەرزە بێتەوە خەڵکی زۆر ڕۆکاتە سەر چەمی سیروان بەڵام وەکو ساڵانە هەموو ساڵێک ئەبیسین کە خەڵکێک ئەخینکێ بە بۆنەی ئەوەی هەنێک کەس هەیە مەروانی باش نازانێ لە جێگایەک مەلاکەن جێگای ئەوە نییە کە هەمە لەی تیا بکەن هاتنێن بۆ جەوێکی خۆش گەرمایە و خۆزای کارەبا نییە و هاتنێن خۆمان فێنکەین و خۆی زانی مەزبەحەکەمان نەفەری 5,000 سێنی مەم قەیرانە 5,000 لە کوێ بێری بیتدا مەزبەحێ بۆ سەعات یا بۆ 2 ساعت هەموو ساڵێک وەرزی هاوین گوێبیستی خنکانی چەند کەسێک دەبین لە ئاوی ئەم ڕووبارە بەڕێبەراتی بەرگری شارستانی گەرمیانیش بەردەوام هۆشداری بە خەڵک دەدات و دەڵێت ئاوی ڕووبارەکە بە کەڵکی مەلەکردن نایەت و مەترسیدارە چونکە ڕووبارەکە خشۆکە و کارگەکانی چەولمیش چاڵی قوڵی مەترسیداریان لێ هەڵکەندووە دیارە ئێستا هاوینە کاتی مەلەکردنە گەرماوە ئەکا کە خەڵک ڕووبکەنە سەر سیروان بۆ مەلەکردن ئێمەش وەکو ساڵان ڕێنمایەکانمان ئەوەیە کە سیروان بە کەڵکی مەلەکردن نایە چکەم شوێنێکی تایبەتی نییە بۆ مەلەکردن بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی ئاوی ڕووبارەکە بەڕێبەراتی نەوت و کانزاکانی گەرمیان ئاگداری خاوەن کارگەکانی چەولمی کردوێتەوە دوای کۆتاییاتنی کاری ئەو چاڵانەی کە هەڵی دەکەنن دەبێت دواتر پڕی بکەنەوە هەر کەسێکیش پابەند نەبێت ڕوبەڕووی سزای مادی دەبێتەوە هەندێک لەو خاوەنکانانە پابەندی ئەو ڕێنمای نابن بە ئەو ڕێژەیە پڕ ناکەنەوە ئێمە بە پێی ڕێنماکان تەنها دەتوانین کە خەرامەیان بکەین یاخود سزایم دێن بە شێوەیەک لە شێوەکانی تر زۆرجار لیژنەکانی ئێمە بەردامی چاودێری دەکەن هەڵدەین زۆربیان پڕی بکەنەوە بە پێی ئامارەکانی بەرگری شارستانی گەرمیان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 10 کەس لە ڕووباری سیروان خنکاون و بە ئەستەم تەرمەکانیان دۆزراوەتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.